بەردەوام ببین لە ئێستای میواندارەتی سێ خوێندکارمان کردو لە خوا بەزیا بە پڕن لە بەهرە سەرکەوت لەبەرەکە ماشەڵڵایان لێبێ نەک تەنیا لە وانەکانی خۆیانە سەرکەوتوون هاتوون ئەمەنە بە جوانی لە ئەو زانستەی کە فێری بوون پەرەیان پێداوە کاریان لەسەر کردەوە وەرگێڕانیان کردووە و ئەم خوێندکارانە خوێندکارانی کۆلێجی ئەزمەر بۆ بەهرەدارانن کە هاتوون چەند نامێلکەیەکی زانستیان وەرگێڕانیان بۆ کردووە لەسەر هەندێک بابەتی زانستی بە تایبەت دوواری فیزیایە هاتوون زۆر بە زمانێکی سادە باسییان کردو بۆ نمونە فیزیا چۆن لە ژیانە ڕەنگ ئەداتەوە کاری پێ ئەکرێت هاتوون زۆر بە جوانی لەم بوارە کاریان کردو هەر بۆیە سێ لەم خوێندکارە زیرەکانە ماشەڵڵایان لێبێ ئێستا لە لامان ئامادەن هەر یەک لە پاشا تەها حسێن ژین ڕزگار و دارین هێمن جەمال کە لەگەڵەوەی کە بە خێراتنیانەکەین زۆر زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵ ئێمەیان دەستخۆشیتان دەستان خۆش بە یەخواز بۆ گوڵە جوانەش بۆ ئێمەتانێنەوە خۆتان گوڵن هەر یەکێکتان یەخوا عومرتان بەڵمە بێ خوێندکارەکانی منوان هەمویان تەمەنانە دڵتەکرێتەوە ماشە وەڵڵا منە دڵم پیانەکرێتەوە بەڕاستی ئەمەنە توانایەکی باشیانەیە جا من چەنە دەستخۆشی لە خۆتانەکەم ئەوەنە دەستخۆشی لە خانەوادەکەتانەکەم چکە ئەگەر ئەوان دەرفەت بۆەوە نەڕەخسێنن ئێوە ناتوانن توانە جوانە پێشکەشکەن چکە ئەمە کە ئێستای و پێشکەشیەکەن بێگومان بەشێکی ئەرچی ئەوانەکە ئەو هەموو هەوڵە لەگەڵ ئێوەیان کەوتوانە جوانە پێشکەشکرد وەکە هاتوشنەتە کورسات ئێمە شانازیت هەم پێوەکەین زۆر زۆر بەخێر جار لەمەیە ئەبێ لە پاڵ خانەوادەکانیانە دەستخۆشی لە مامۆستاکانی بکەن کە ئەمەنە جوانوانیان و تۆتەوایان لێ کردوون ئێوە لە پاڵ دوانەکانی خۆتان نەفێری ئەبن زیاتر هەوڵی زانستی بێت کەواتە مادەم مایکەکە لە لای تۆی بە هەر لە تۆ دەست پێ بکەین ژین تۆ پێمان بڵێ ئەم وەرگێڕانە زانستی کە کردوتانە چانا و چاونە ئەمە 5 نامیلکەتان وەرگێڕان کردەوەیە باسییان بۆ بکات هەر لە تۆوە باڵە گۆڤارێکیشان هەیە نامیلەکان سەرەتا ئێمە ئەم 5 کەسەی کە بە هەر بیم بەدەست خۆیانەوە سەرکە عزیت کێشە بێ بەدەستخانە بۆی کە نەکات زیاتر باسی بکەن ئەو 5 کەسەی کە وەرمان گێڕاون لە زنجیرەی عەقڵە گەورەکانی زانستەوە وەرگێردراوە ئەم 5 کەسە 5 کەسی زۆر مەزنن لە جیهانی زانستدا کە هەوڵیان داوە بۆ بەرەو پێشوونی هەموو عالم بەیەکەوە و ئێمە لە ئامانجی ئەم وەرگێڕانە ئەوە بۆ کە بیستومانە بین ئەم زانایانە بناسەرین بە کۆمەڵگای کوردی و گرنگیان پیشان بدەین بە خەڵک و لە پرۆسەی وەرگێڕانەکەدا هەوڵمانداوە زۆر بە پاکی بە زانستی هیچ چۆن بڵێ هیچ زانستێتیایە ون نەبێت وەری بگێڕین و بە خۆشحاڵی و توانیمان ئەو ئەنجامی کە ویستومانە بەدەستی بهێنین و ئێستا توانیمانە ئەم 5 زانایە بەو کارانەی کە کردویانە بە سەرکەوتوی بناسەرین بە کۆمەڵگای کوردی باشە بە زمانی کوردی یان بە زمانی ئینگلیزی بە زمانی ئینگلیزی بۆ ئێمە وەرمان گێڕا بۆ سەر زمانی کوردی باشە ئەگەر مایکەکە بیتە دەست پاشا جان تۆ پێمان بڵێ بابەتە سەرچەکان چی بووە کە هەڵتان بشاردەوە بۆ نمونە ئەم زانایە ئەگەر بچیتە تەواوی ژیانیەوە لەوانێت بە 2 کتێب تەواو بێ بەڵام چی گرنگتان هێناوە وەرتان جێڕاوە بۆی کە هەم خوێندنگاکەت هەم خوێندکارانی تریش بتوانێت سوودی لێ ببینن سەرەتا بنای خۆی گەورە و میهرەبان ئەم کتێب ئەم نامیلکانی ئێمە هەر یەکێکیان لە 5 بەشی سەرەکی پێکاتون کە بەشی یەکەمیان باسی ژیانی ئەو زانایە کە چی ڕوویا لە ژیانیا بەشی دووەمی باسی لە قۆناغەکانی خوێندنیەکە لە سەرەتایی و هەتا زانکۆ بەشەکانی سێم و چوارەم باز لە کارە گەورەکانیانەکە کە ئەو کارە عیملاقانەی کە بۆ جیهانیان کرد و دنیایان گۆڕیوە بەشی پێنجەمیش باز لەسەر کاریگەریانەکە لەسەر دنیای ئەمڕۆ کە چ کاریگەریەکی یەکجار گەورەیان هەبووە ئەی دەست خۆش مایکەکە ئازێتێکێشی بێ بەدارین دارین ئەم ئیشانە کە ئێوە کردوتانە ماشەڵڵاتان لەبێ خۆتان زۆر بە کوردیەکی جوان قساکەن لەگەڵ ئەوەیە کە وەرگێڕانتان کردووە بۆ زمانی کوردی بەڵام ما بە پێداچوونەوەیکی وردیشی بۆ کراوە هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی کوردیەوە وایە زمانی کوردیەکە لەسەر ئەمانەش زانیاریمان پێ بە مامۆستای ئینگلیزیەکانمان و تێکتۆز ئەگەم مایکەکە نزیکەیتەوە مامۆستای ئینگلیزیەکان و مامۆستای کوردیەکانمان کە هەمویان یارمەتیەکی زۆر گەورەیانیان هەمویان پێداچوونەوەی ئەم نامیلکەیانیان کردووە بۆ ئێمە هەمووی دەستیان خۆش بە مامۆستا ڕێبوار مامۆستا بەدریا هەمویان هاتوون بە جوانی پێداچوونیان پێ کردو و دڵنیا بوونەکەن بە جوانی وەرمان گێڕا لە ڕووی چیەوە هەم زمانی ئینگلیزی و پێداچوونیان بۆ وەرگێڕانەکە بۆ کوردی وایە لە ڕووی زانستیەکەیشەوە واتە لە ڕووی ئەوەی کە وشەکان وەکو خۆی بگاتۆمانە شەر پێداچوونەوەی بۆ کراوە
زۆر باشە ژین تۆ پێمان بڵێ ئەگەر مایکەکە وەرگری لەگەڵەوەی کە ئێوە خۆتان کۆمەڵە دەرستانەیە کۆمەڵەگە بێ بەردەواموانەکانتان جێبەجێکەن چۆن کاتتان دانابوو بۆمە یان کاتێکتان چۆن دیاری کردبوو کە بتوانن ئێوە وەکو تیمێک پێم وایرم سیانەشتان نین هاوڕێکانیشتان بالێمە لێبەرەوە بیرمان نەچن تیمێکن ئێوە کە توانن ئەم کارانە بکەن چۆن کاتتان بۆ دانابوو ئێمە لە سوپاسی بەڕاستی سوپاسی مامۆستا و ئیدارەکەمانەکەین کە توانیان کاتمان بۆ بڕەخسەنن ئێمە کە دەرسەکانە خوێنین ڕاستە کاتمان زۆر بۆ دابین کردووە بەڵام هەر لە خوێندنگاکەمانەوە توانیان هەر لە ناو مەکتەبە بتوانن کاتمان بۆ دابین بکەن لە بینی دەرسەکانە بێ هەندێکا لە ناو دەرسەکانمان دابین کردو بۆ دبیت و سمینار و ئاوا وەرگێڕان و نووسین کە دبیتیش ئەنجامەیەن بۆ نمونە لەسەر چی بابەتە زانستیەکان بابەتە کۆمەڵایەتیەکان هەوڵ دەین خوێنکارەکان بەو هەر جارە و بابەتێک هەڵەبژێرین کە پێیان بناسێنین ئەکەین بە دبیت بینی دوو گروپ ئەو گروپانە پاشا خۆی یەکێک لە ناو دبیتەکانە بەلەوانێ پاشتر تیا بزانە کاتمان بۆ دەرخانەکەن ئیدارە ئێمە تێکەڵی خوێندنەکەمانەکەم بۆی واتە ئێمە کە ئەم نامیلکانەمان وەرگێڕاوە شتێک نییە کە پێشتر گوێمان لێ نەبوو بێ مامۆستاکانمان بە تایبەتی مامۆستای زانستەکانمان هەمیشە ئەمانەیان بۆ باس کردوین و ئێمە کاتێک تەرجمەمان کردەوە وەرمانگەڕا شتێکی نامۆ نەبوو لامان بۆیە کات دەرخانکردن زۆر شتێکی ئەستەم نەبوو بۆ ئێمە باشە ئێستا کە بینین لە دیمەنەکانە هەموو تەواوی ئەو چەند نامیلکەیەن کە ئێوە وەرجێڕانتان بۆ کردووە بەرگمانەمانەش کۆمەڵە داهێنەرن کە هەریەکە لە بوارێکە سوودی مرۆڤایەتی هەبوو کاتە ئێستاش ئەتوانین ئێمە وەکو کەسیانی داهێنەر سێریان بکەین و لە سیستەمی خوێندنی شابوونیان هەبێت چۆن بتوانین ئێمە ئەمانە کە نامیلکەن لە ناو خوێندنگاکەی خۆتانە جارێکی تر وەکو سیستەمی خوێندن سوودی لێبینرێتەوە پاشە تۆ جوانمان بەرەوە سەرەتا ئەم نامیلکانی ئێمە بەڕێز وەزارەت وەزیری پەروەردە بەڵێنی پێیان کە ئەمانە لە ناو سایت ئی پەروەردەیە لە بەشی ئی کتێبخانەدا ئەم نامیلکانی ئێمە بڵاو بکاتەوە لە بەشێوی سۆفت کۆپی ینی بەس خوێندنگاکەیەوە نەبێت تەواوی خوێندنگاکانیێتە بەدەست بەردەم خوێندنگاکانی زۆر باشە و لە قوتابخانەی خۆشماندا بەڕاستی سپاس بۆ دەستی کارگەری قوتابخانە کە پشتگیریەکی زۆری کردوین لە بڵاوکردنەوە و پێدانی نوسخەیەک بە زۆربەی قوتابیان ئەی دەستیان خۆش بکاوە پاڵپشتیتانەکەن جایەوە لە پاڵ ئەم نامیلکانەیە گۆڤارێک شتەرەکەن وایە هەروەی کەسە دیمەنەکەی ڕۆشت و بەدەست سەرکۆشەوەی باسێکی ئەم گۆڤاری فیزیا و ژیانشمان بۆ بکە ئەم گۆڤارە عەدەدێکی ساڵانەیە کە لەلایەن مامۆستای فیزیای قوتابخانەکەمان دکتۆر سەروەر کە بەڕاستی یەکێکە لە پشتگیرە هەرە بەرزەکانی ئێمە کە لەلایەن ئەو ئەم کارانە هەمووی سەرپەرشتیەکرێت عەدەدێکی ساڵانەیە کە ئەگەر بەو بوارێکی نەخوازراو نەهات بێتە پێشەوە لە قوتابخانە هەموو ساڵێک لی چاپکراوە توانراوە ئەمەش بابەتەکانی لە ناو قوتابخانەی خۆمان لەلایەن خوێندکاران و ئەنووسرێت پاشان کاری دیزاین و چاپیش هەمووی لەلایەن خوێندنگا و مامۆستایانی خۆمانە بۆ یەکرێت زۆر باش شاگەرماکەکە بێ بەدارین دارین من ئێستا سەرێکی ئەم گۆڤارەکان بابەتەکانی هەمووی بابەتی زانستیە بابەتێکە کە لەوانەیە پێویستی بە ڕوونکردنەوە هەبێ پێویستی پەیوەندی بە هەسارەکانەوە هەیە ئەم بابەتانە کە ئێوە هەڵیە بژێرن ئێوە بەس وە خوێندکاری خوێندگاکەی خۆتان سوودی لێبێنن یاخو کەسێکیش لە دەرەوەتوانێت زانیاری لەم گۆڤارۆ دەستکەوێت ئامانجی ئێمە کە ئەم کتێبانەمان نووسیەوە بۆ ئەوەیە کە هەموو کەسە بتوان بیخوێنێتەوە زۆر باش بە شێوەیەکی ئاسان و ڕەوان نووسرا بۆی توین داهێنەرانی کورد بگەینینە ئاستی داهێنەرانی هەموو دنیا گەڕاین بە دوای داهێنانی تازە بۆی بینوسین لەسەری و خەڵکی تریش لی تێبکە نەک بەس خۆمان بابەتە تۆ چاپ بووە تا کوێستا لە گۆڤارەکەیە ئێستاکە لە ژمارە سێین ئینشاڵە بەردەوامیش دەبینەوەی کە ژمارەی تازە چاپ بکەین لەسەر چییە بابەتەکە و من لەسەر تاقیکردنەوەی دوو درزەکە کە باسەکە چۆن تاقیکردنەوەی دوو درزەکە باس دەکات چۆن ئەلکترۆن کاتێکە سێری دەکەی زیاتر وەکو تیشکێک مامەڵاکە باشە ئێوە بۆم ئیشانە لاانێ تاقیگەتان پێویست بێ وایە یان تەنیا لە سەرچاوەکان سوود وەرەگرن ئەگەر جوابم بیتەوە ژین تاقیگەتان پێویستە بەڵێ بێگومان لە ئێمە خوێندنگەکەمان زۆر بە پێوەی لەلایەنی زانستێکەوە زۆر چوینەتە قوڵایەکەیەوە هەمیشە نەک لە ڕووی نووسینەوە لە ڕووی ئیشی عملیشەوە زۆر کارمان کردو و دائیمەن زۆربەی ئەو
بابەتانەی کە خوێندکارەکان خۆمان لەسەری ئەنووسین شتێک بۆ کە پێشتر خۆمان خیبرەمانتیایە هەبوو و تاقیکردنەوەمان لەسەری کردووە زۆربەی کاتیشانێ بابەتێ خوێندکار هەیە بەس بە شێوازی تیۆری خوێندوێتیە و باسیەکە بەڵام بەڵە تاقیەکان چۆن بڵێ ئەنجامی ئەیان بەکردداری هەمووی وایە ئەوەی کە بتوانن پاشە زۆر کات ئەم نامیلکانە پێویستی بە سەرچاوەیە ئێوە سەرچاوەکان بۆی کە زانیاری باشوەر بکرن ناو خوێندگاکەی خۆتانە یاخود سوودتان لە چ سەرچاوەیەک و کتێبخانێک بینیەوە بۆی کە بتوانن زانیاری لێوەرگرن طبعا لە هەردووکی ئێمە سوود لە هەمویان وەرەگرین بۆی کتێبخانێکی پێویست لە ناو خوێندگاکەتان تەواوی ئەو سەرچاوانەی دێ کە بتوانیەوە سوود بە دڵنیاییەوە بێجگەلەوەش لە سایتە زانستیەکان وەکو CERN و ناسا ئەمانە زۆربەی سەرچاوەکانمان لێ وەرگرتوون یاخود لە کتێبخانە ئۆنلاینەکان و کە ئەم سەرچاوانی تیا دەسەکەوێت ئەو ئاژانسانەی کە باڵێکن باشە ستافی خوێندنگا لە بەڕێوبەر و مامۆساکانەوە تا چەند ئەوان دەرفەتیان بۆی و ڕەخسانەوە کە بەردەوام من لەم کارەی خۆتانە زۆر بەڕاستی ئەتوانم بڵێم ئەگەر دەستەی کارگەر و مامۆسانی و قوتابخانە نەبووە ئێمە نەمانتوانین ئەم کارەوە بەسەرکەوتووی ئەنجام بدەین بەڕاستی زۆر پشتگیریەکی یەکجا زۆریان کردوین زۆر باش پرسە بابەتێکت هەیە پلازما دۆخی چوارەمی مادە وایە پۆلی هەشتی یان نۆیت هەشتیت ئەم بابەتانە کە ئێوە لەسەری ئەنووسن لانێ زیاتر لە ئاستی زوانەکانی خۆتان بێ وایە کاتە حەزێکی زۆرت هەیە بۆ فیزیا حەزەکەی شەڵا لە داهاتوە بی بچکارە لەم بوارەیە بمێنیتەوە خۆم حەزم لە ئەندازیاری تەلارسازیە ئەندازیاری تەلارساز یەخوا سەرکەوتووی ئەیژین تۆ من وەکو پیشە خۆم حەزم بە بەشە کیمیاییەکانە بە تایبەتی وەکو سەیدەلیات چونکە زۆر لەو بوارانەیە کارم هەیە بەڵامەوە وەکو سەرچاوە باسە کرد ئێمە وەکو خوێندکاری کۆلێژی هەرەوە ناوێری دەرگا بکەیتەوە خوێندکارەکانی کۆلێژی ئەزمەڕی بەهرەداران هەمیشە هەوڵمان ناوە سوود لە هەموو سەرچاوەکانی دەوروبەرمان ببین وەکو خەڵک بێ لە دەوروبەرمان یاخود وەکو کتێبخانەی ئۆنلاین بێت یاخود وەکو کتێبخانەی مەکتەب نەشەکە وازنە مایکەکە بە بەدارین دەستە خۆش بێت دارین هەمیشە بەدەر لەو سیستەمەی خوێندنەی خۆت حەزەکەیت خولیایەک هەبێ حەزەکەیت زۆر کاتە بۆ خوێندکارەکانی خۆشمەمووی حەزیان لە پلەی بەرزە خۆ هیواداریش نەم پلێ بەدەست بێنن تۆ حەزەکەی چی ببی بە چیت حەزەکەی چۆن دوایی خزمەتکەی ئەزانین بە چیش لەبەرەوەی کە هەر لەم زانانە هەر کاتێکێکی کانە خوێنیتەوە تۆش خولیایەکت لا دروسە بێت حەزەکەی تۆش شتێک پێشکەشکەی من خۆم زۆر حەزم لە تۆبە حەزەکەم یارمەتی خەڵک بم حەزەکەم چۆن بڵێ ڕزگارکردنی کەسێک زۆر حەزەکەم بەدیهێنم ئەم خەوەم ببم بە کەسێکە خەڵک ڕزگارکە ئیشکەم لە تەواریە کاتە تەرحی ئەمە بکەن بۆ با بڵێن خوێندنگەکەتان لە بواری کیمیاشە گۆڤارێک چاپ بکەن ئێستا ئەمە زیاتر فیزیایە و پەیوەندی بە بۆشای ئاسمانەوەمانەوە هەیە تۆزێک لە حەزەکانی خۆتانەوە دوورە بەڵام هێشتا زۆر جوانتیان ئێمە ئیشی نووسین و وەرگێڕانمان تەنها لە بواری فیزیایانە بەڵکو لە بوارەکانی کە شاوەکو زیندەزانی و کیمیاوە هەروە گۆڤارێکی کەشمان هەیە لە نووسیندایە لەم کاتەدا کیمیا و ژیان لە هەمان کاتیشتا هەمان هیواداری نامیلکەی کە وەری نەگەڕین خۆمان بینووسین بۆ کیمیا لەسەر زانە بەناوبانگەکانی کیمیا ئێمە خوێندنگاکەمان زۆر دەرفەتەوەی بۆ ڕەخساندوین کە بڕۆینە ناو ئەو بەشانەی کە خۆمان ئارەزومان هەیە بۆی و هەمیشە شەڵی تیاادێ دەستان خۆش بێت زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باشتر بە هیوای ئەوەی کە بتوانن بیرۆکەی باشترتان هەبێ لەم پرۆژانەی کە پێشکەشیەکەن دووبارە سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاوڕێکانتان کە لێرە ئامادەنین سپاس بۆ خوێندنگە و مامۆساکاندان سپاس بۆ خانەوادەکانتان کە بەم شێوازە وەکو نمونە ئێمە لێرە لەگەڵ ئێوە گفتوگۆکەین دووبارە سپاستانە زۆر سپاس بۆ دەستان خۆش بێ سپاس بۆ گوڵەکەشتان سپاس